باس لە چاویلکەی هەتاوی ئەەکەین بۆی بزانین چ جۆرە چاویلکەیەک باشترە کە ئێمە بەکاری بهێنین لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ ئەمە بەسە ئێمە میوانداری زۆر بەڕێز کاکساما عەبدوڕەحمانمان کردووە کە چاویلکەسازە بەڕێزیان بەخێر بێ بۆ سەودی ڕۆژێکی نوێ. بەخێر بێ کاکساما دانی باش سڵاو لێبێت زۆر لەگەڵ نزیک بوونەوەی تر نەک نزیک بوونەوە سا پلەکانی گەرما لە بەرزبوونەوە بەکارهێنانی چاویلکە بە تایبەتی و چاویلکانی کە بۆ پارێزگاری ترە لە تیشکەکان بۆ سەر چاومان تا چەند خواستی لەسەر لای هاوڵاتیان. چاویلکەی شەمسی وەکو پێداویستێکی لای ئاتۆمڕۆکەم و بەدەرەوە هەمومان ئەزانین کە سوودێکی باش هەیە خۆر بۆ تەندروستیمان لەگەڵەوەشدا زیانێکی زۆریشی هەیە بۆ پێست و بۆ چاوەکانمان و لەوانەیە چەندین حاڵەتی نەخوازا ڕوو بدات ئەگەر پارێزگاری لە چاوەکانمان دەکەین بۆ مەبەستە چاویلکە هەڵبژاردێکی باشە بۆ پارێزگاری و ئەوەی کە باو و ئەوەی کە بەکاردێ چاویلکەی UV 400 لەگەڵ پۆلۆڕایزە و ئەم دوانە دووشتی جیاوازن و کامیان بەکاردێ بۆ پارێزگاری لە تیشکی خۆر ینی تشکی UV بکە بە ئەڵترافایۆلێت ناسراوە ینی تشکی سەربنەوشەی کە بە شێوەی UV ئەگا بە چاوەکانمان و پێستمان زیانیان هەیە ئەمە چاویلکەی UV 400 بەکاردێ بۆ مەبەستم و پارێزگاریەکە زدی ئەو تیشکە و مواصفاتی ترمانە ئەمڕۆ کە لە بازاڕە با و بەردەسە پێڵن پۆلۆڕایز پۆلۆڕایز واتە نەهێشتنی ڕەونەقدانە و تیشکدانەوەکان نایڵە بینینەکان خۆشتر و ئاسانترەکات یعنی ئەو چاویلکانە مواصفاتانە UV 400 کە پارێزگارێکە لە تیشکی خۆر یعنی ئەو مواصفاتانەی تر تەنها ڕوونتربینین و ئاسانکاریە. چاویلکەکان بە شێوازی ڕەنگی جیاواز هەیە ئایا ئەو ڕەنگی ئادەسانەیە ڕەنگی جیاوازی چاویلکەکان کاریگەری لەسەر بینین و پاراستنی چاو هەیە بە شێوەیەکی جیاواز ڕەنگەکان بەڵێ کاریگەریان هەیە ڕەنگی خۆڵەمێشی و سەوز و قاوەیمان هەیە کە باوترین ڕەنگکانن بەکاردی بۆ ینی ئاسانترن بینی خۆشترەکەن بۆ ڕۆژانی تۆزە خۆر بەخۆتەوە ینی هەوروشنی ڕووناکی تاو تۆخەم و لە ڕەنگی خۆڵەمێشی و سەوزە ڕەنگەکانیش ناشێوێنێ ینی ڕەنگەکان وەکو خۆی ئەبینێ بەڵام لە قاوەیە تۆزە شێواندن ڕۆدە و ئەو ڕەنگانی تریش بەعام زرد و سوور و بۆ نمونە شین ڕەنگەکانی تر بۆ کاتانەی کە تیشکی خۆر کاڵترە ینی وەکو جەوهەر هەورەکان یاخود خۆڵباران و ئەو جوانە بێ کاتێک کە منی ئەم بۆی کە چاویلکێکی هەتاوی بکڕم ئەو تایبەتمەندیانە چین کە من پێویستە ڕەچاوی بکەم بۆی کە چاویلکێکی تەندروست بەکاربهێنم باشترین هەڵبژاردە و ئەساسی ترینیان UV 400 بێ و ئێستا زۆربەی چاویلکە کوالیتیەکان لێشی نووسرا و جۆری لیڤڵەکەشی دیاری کراوە لەسەری یعنی ئەکرێ بۆ نمونە بەس UV بێ مواصفاتی ترینە بێ و ئەشکرێ لە هەمان کاتە مواصفاتی پۆلۆڕایزی بۆ زیادکرێ بۆ ڕوونتربین بۆ سیاقەت بۆ ئەو کەسانی کە شاخەوانەکەن ئەمانەت خۆی پۆلۆڕایز ڕەونەقدانەوە کەم بکاتەوە لە چاوە ئەتر ئەو مواصفاتانە کە زیاترێ بێ ئاسانکاری ترە بێ و لە پاڵەمانەشە چەند مواصفاتێکی تر هەیە لە چاویلکە وەکو تەبەقی ئەنتیفۆبیکە بۆ پیس نەبوونە بۆ شت نەگرتنە ئەو شتانەش ئێستا پیابوونە هەتا وەکو بۆ نمونە مۆدیلیات زیاتر بێ و ستایلەکان زیاتر بن ئەو شتانەش زیاتر باش ئێستا بینی لە زۆربەی چاویلکە سازەکانە خۆشی لەوانەیە باشتر بزانی کاچی بۆ چاویلکەیەک پشکنینیشە بۆکەن لە بەم کاتانی بزان ئاستی چاوی تۆ ئایا چاوت کزە یاخود چاوت باشە بینێ ئەنجای تر پێش تەڵێت نمونونەکانە خاتە بەردەم تا چەند گرنگێمە بە پێی شێوە تێ نەکەین بە پێی باشی تێبگەین بە پێی کوالیتی تێبگەین سوودمان پێ بگەێنێت زۆر ئەوە زۆر گرنگە دەست خۆش بێ ئاماژەت بەوەدا چکە خەڵکی خۆمان بەعام ئێساوکو عادەتی لێ هاتوو بە تایبەتی لە گەنجەکانە بە شێوەیەکی زۆر باش ئێستا چاویلکە بەکارێنن بەڵام یەک هەڵەی تر هەیە کە ئەچن بۆ لای چاویلکە سازەکان بۆ ناڵەن سیارەکان گرانە باشە ئەڵێن ئێوە شتی هەرزانەیە لە بازاڕێک کڕێ خۆی ئەوە هەڵبژاردەیەکی زۆر غەڵەتە چکۆ لە هەنگی خۆی مەرجی سەرەکی UV-ە زۆربەی چاویلکە ڕەشەکان کە تاریک بن بۆ نمونەواتەیەوە نیە پارێزگارێکن لە چاو بگرە کاریگەری خراپیشان زۆر زۆرە
ئەو چاویلکانە هەتا ڕەشتر بێ قەرنی گلێنەی چاو زیاتر دەکرێتەوە تیشکێکی زیاتر داخلی ناوچاوە بێ بەمەش کاریگەری خراپ دروستەکە لەسەر چاوەکەمان بۆیە مەرجی سەرەکی ئەبێ فلتەری UV تیابێ لە پاڵ هەموو ماسفاتەکان UV خاڵی سەرەکیە چاویلکەکان نرخەکانیان جیاوازە هەنێکیان نرخی کەمترە و هەنێکشیان نرخی زۆرە ئایا هۆکاری ئەم نرخ جیاوازیە چییە؟ کواڵیتەکان ئەوەندەی فەرقەکە لە نرخەکانی شاپ و جۆرە بێت؟ لە ڕووی کوالێتیەوە بەڵێ فەرقەکە لە ڕووی کوالێتی بۆ نەشکان و بۆ مواسفاتانی کە زیابێ بوو لە ڕووی ستایل و لە ڕووی براندەکان کەواتە مەرجەکە چاویلکەیەک نرخەکەی زۆر بێت کەواتە ئەمە تەندروستە بۆ چاوی من و هیچ کێشەیەکی نییە؟ ناناوە مەرج نییە مەرجنی ئەکرێ بۆ نمونە چاویلکێ بە 15,000 بێ بۆ نمونە هەمان مواسفاتی پۆلۆڕایز و یوڤیشی تیابێ و ئاشکرێ بۆ نمونە چاویلکێ بە $500 بێ هەمان مواسفاتەوەی کەمە جیاکاتەوە یەکەم ستایل و براندەکەیەتی دوم کوالیتیەکانی و جکە لە ئەو پۆلۆڕایز و یوڤەکە باسمان کرد چەند مواسفاتیش ترێک کە نرخەکان زیاترەکە و ئەو پێگاتانی کە لێشی دروستکرا ئەمەش کاریگەری هاوڵاتیان بۆ لای ئێوە تا چەند گرنگی بە نرخ ئێن واللهی بەداخەوە زۆر گرنگی باشی پێ ئەگەر نرخەکەی گرانتر بێ وازانەکەی تر چاویلکەکە زۆر جیاوازە واللهی ئەوەی کە گرنگیە دەن بۆ نمونە بە نرخەکە ئەوە گرنگی نادەن بە کوالیتەکەی چکە ئەوەی کە گرنگە جا شتێکی کە ئێستا لە بەس پۆلۆڕایز ڕاستی ماسەکەی تیابێتەوە ناتۆ بەس یوڤەکە زەرورە بۆ تۆ پارێزگاری بکە لە چاوە پۆلۆڕایز و شتەکانێت وەکو ئاماژەم پێکرد ئەمانە تەنها مواسفاتی ترن زیابن لەسەر و فلتەری یوڤەکە زۆر باشە پێینە سەر ئەوەی کە ئایا بۆ چاویلکە بەکارێن ئەم پرسیارەمان دایمە لە خۆمانەکەین بەڵام ئایا بۆ لە مناڵیەوە مناڵەکانمان فێر نەکەین چاویلکە بەکاربێنن لای ئێوە کە بۆ نمونە خەڵک سەرداتانەکە مناڵ چاچەند گرنگیان پێوە کە چاویلکەی بۆ بکڕن و بۆی تۆزێک کومەڵە گرفتی چای بۆ دروست نەبێت دەمە لە وڵاتانی ئەوروپا بۆتە کەلتوریان چاویلکە بۆ مناڵیش بەکاربێنن خۆشبەختانە لای خۆشمان وردەور لە ناو گەنجان و زیاترەوانێ بۆتە کەلتور گرنگیشی پێدەن وەکو مۆدیل و ئەنجا وەکو پارێزگاریش بەڵام لە مناڵانە سەر لە وەرزی هاوینە زۆربەی پشووە مناڵان کاتێکی زیاتر لە دەرەوامێنەوە بۆیە لەسەر دایکان و باوکان پێویستە دڵنیا بنەوە یان یارمەتی مناڵەکان بن کە چاویلکەی شەمسی بەکاربێنن کە ئەمە زۆر زۆر کەمە یعنی نەبوو بە دیاریان بە حاڵەت و کللتورێ کە ئێمە لەسەری بڕێ چکە لە مناڵی و فێرەکرد ئیترە و حەزی لە بۆیە بێ زۆر لە تەمەنەکانی تریشا بەکارێنن بەداخۆ بۆ شێوە گرنگی نادەن بۆ مناڵەکان ئەگەر نە ینی زەرورترینیان چای مناڵەکانە بە تایبەتی لە وەرزە گەرماکاندا لە هاوی ناپشویان هێو لە دەرەوە زیاترە مێنەوەکو لە وەرزەکانی ترە بۆ پێویستیشە دایکان و باوکان ئاگاداری مناڵەکانیان بن بە دڵنیا ینی چاویلکە بەکاربێنن وان لێ بکەن پارێزگاری لە خۆیان بکەن زۆر باشە چەند نمونەیەکی شێناوە بۆ ئێرە پەیوەند ئەتوانین بزانین یاندێک لەو نمونانە گەر پێم خۆشە کاک سامان باسیشی لێ بکەین با لەمەوە دەست پێ بکەین ئەمە بۆی ئێمە و گەر فەرمی بیتە ئێرەوە فەرموو زۆر باشە پەیوەند ئەگەرانە بێنیت ئەمە یەشێک لە عینەکەکانەکەی ناوتە ئەگەر یەک ئاماژە ئەمە چاویلکی شەمسیە ئەمە پۆلۆڕایز و یوڤە هەشەکەی لە چایەکەم زین لێمانێت فەرموو چکە دایم کاچین بۆ لای یاڵی بزانین جوانە لێمان زانە بەس عادیەکەیت ئەمان کوالیتی باش نییە کوالیتەکەی نێزمە بەڵام لەگەڵ چلەکان فلتەر و پۆلۆڕایز وشتی مەزبوطە باشە ئەمەیان تەنها چاویلکەی یوڤە ئەمە پۆلۆڕایزیتیانە و ڕەنکەشی زۆر زۆر ئیسراحەتە بۆ چینە ئەو سەرۆ ئەمەیان لە چاو کرد بە بزانین ئەمەیان چۆنە ئەویان ئیسراحەترە ئەمان تۆزێک چوانەیە ئەویان خانمانێ و پۆلۆڕایزە و ئەویان هەم یوڤە هەم پۆلۆڕایز بۆ چاویش یەکسەر چاوتەکە ئەمە بۆ خۆرەتاویش نەبێتوانی بەکاری بێنە ئیسراحەت کاک سامان زۆر جار ئێمە ئەو پزیشکانەی کە بەڕاستی پزیشکی پێستن لەوانەشە لێرۆی سەگویان لێمە زۆر جار ئاماژە بووین گرنگجوی تایبەتمەندی ئاینە چەندە سوودی هەیە بۆ چاومان ئەمەنەش گرنگیە بە پێستمان چکە زۆر بەر هەتا یەکسەر ئاوات لیان ێمانەمە چەرچە بێت زۆر بەڵام ئەگەر چاوکێکی ئەو لە چاوا بێت تا پێویست ناکات چاوت کەسکەی زۆر ینی هەم ئەمانەشت پێستە چرس نابێت چلۆچیە بەرێزە ئەمانەش زۆر زۆر ژەرپەنجی پێڵ و چاومانێ کە هۆکارەکەشی خۆرە
کابێتە هۆی بەهۆی خۆرەوە تووشەبی بۆ چاو زۆر خۆشڕ حەز ناکەم دایکردم خانمان چەند گرنگی بە ڕەنگیان کاتێکیان بۆ چاویلکە وڵی خانمان زۆربەی جاوەکو مۆدیل بەکارێنێن و بەشێکی زۆریشی تا ڕادێ ئێستا گرنگی بە فلتەرەکانی شەدەن بەس بتێنە توێ مۆدیلەکان گرنگە بۆ ئەمە هەستەکەم یعنی فلتەر وشتی زۆر مەزبوطن هەرچەند دیزاین گەورەتریشیان توانێت تاو ئەم ناوچەی وەزنەکەشی وەزنەکەشی زۆر سوکە لەبەروی هەنێجار ئێمە کە کێشەکەشی زۆر لەبەر لوتمان و گەشتمان تۆزێ ئاجمانەکات ئەمانە ئێستا ئەویان بڕاندە و ئەمەیان کۆپیە بەڵام کوالێتی باش و هەمان فلتەر و شتی تەیە شێوەشی جوانە ئەمەیان تۆزە کوالێتی نسبەتەن کاتە بەم پرسیارەکەم کە باسی براند و کوالەتیەکە کرد ئەستا ئەمەیان نرخەکەی چەنە و ئەمەیان نرخەکەی چەنە ئەمەیان نرخەکەی تقریبان بە 6,000 دەستەدا بۆ نمونە ئەمانیان نرخان لە 15 بۆ 20,000 بۆ 25,000 باش کاک سامان زۆر جار ڕەنگەکانیان وەکو خۆشە باس ڕەنگی سەوزە ڕەنگی زەردە ڕەنگی شینە ئەم ڕێگانە کاریگەری لەسەر فلتەرەکان چیە ئەنجا دوای ئەوە سام عینەکەی لەبەر بەدەست منەوەیە ئەمە تا شوشە بێ باشە یاخود تا پلاستیک بێت یەکەم لە ڕووی ڕەنگەوە ئێستا ئەمە زۆر خۆشە بۆ چاو ینی هەستەکەی سەوز ڕەنگی سەوز ڕەنگێکی ئیسراحەتە بۆ چاو و ڕەنگی شتەکان تێک نادا و بۆ دیقە و بۆ ئیتر فلتەر و شتەکە ژواکە ڕەمەدانە بۆ بینینێکی تیشتر دەداتێ بۆ پشتی ئەمە زۆر خۆشەکە دیکەڕەکەشمان ڕۆنتر فشان کاکسامانگەر کەسێک خۆی کە چاوی کەس بێت و چاویلکە بەکاربهێنێت بۆ هەمیشەی کاتێک کە بێت چاویلکێکی هەتاویش بەکاربێنێت بژاردەی ئەوەشمانەیە ئەتوانین بۆ نمونە هەمان ئەو مواصفاتانی کە لە چاویلکێکی شەمسی احتیاجێ بە شێوازی طبی بە دەرەجی چاوی خۆشی دروستەکەێتەوە ئەمەیان ئێستامە لە مۆزوعی ڕێنکانە ئەمە پۆلۆڕایزە باشە بەڵام ئەمە بۆ شۆفێری شەو بەکاردێ ئەمە پۆلۆڕایزە وتمان ڕەونەقدانەوە نایڵێ بۆ سیاقەتی بەڵێ بۆ فولایت و بۆ ئۆشتانە زۆر زۆر بەسوودە ئەمە تایبەتە بەشەوە جۆرێکشمانێت تەنها چاوەکەی بۆ ئەگۆڕێت کاتێکە کەسێک بۆ چاوی کەسیش بەکاری ئەهێنێت کەڤەرە ئەوش هەڵبژاردەیەکی باشە بۆ نمونە تیشکانی کە ئۆتۆمبیلی بەرامبەرە فولایت و ئەوانە ئەو بێکێشە ئێست ڕاست ینی کەواتە بەس بۆ ڕۆژ نییە خۆشەویستان بۆ شەوی ژەتوانین پۆلۆڕایز بۆ زۆر زۆر ڕاستە باشە پرسیارمان فەرفوو ئەمەمان هەیە سا ڕەنگێکی جوان و ئەگەر خاتون سەیری بکە زۆر ئیسراحەتە بەڵام هیچ فلتەری شتیانی عادیە ئەمە چانسێکی باشتریانێ عینەکەکانیان گەورەتر قەبارەیان بۆ مۆدێلی ینی باش ئیسراحەتە زۆر زۆر خۆشە بۆ چاو بەڵام هیچ فلتەرێکی تیانە و بە زیانی شەیە بۆ چاو بۆچی تەواو گرێنەی چاوە کرێتەوە تیشکێکی زیاتریش داخڵی چاوێ بۆیە کاریگەری خراپی هەیە ئەم نەوعە چکە سەیریشی ئەگەر خۆشت دیقەت بی هیچ ئینێکی لەسەر نیە مواسەفاتی یان ئاماژەکرایە بە تەنها وەکو دیکۆرێ بەکاردێت دەستە خۆش بێت با ئێمە دابنیشینەوە بۆی کە بتوانین چەند پرسیاری کەش بکەین کاک سامان زۆر جار زۆربەی هاوڵاتیان بە تایبەتی ئەو کەسانی کە تۆزێ بە ساڵات چوون یانێ هەم چاویلکەیەک بەکاربێنن هەم پارێزگاری لە خۆریش بکات هەم زۆر کاتیش بۆ داپەزینی چاوەکەش ینی بڵێ بۆ پلانی تەندروستیەکەش بە شوێ لە شۆکان چاوی بپارێزە و یارمەتی دەری بێ ئێوە چۆن هاوکاریانەکەن ئێمە بۆ ئەم حاڵەتانە چەند بژاردەیەکمان هەیە یەکەمیان نوعێک عەدەسەمان هەیە پێڵەن فۆتۆ لە بەردەم خۆرا ڕەنگی ڕەشە بێ ئەو کاتانش کە شتە تاریکی بۆ نمونە سێبەرۆمانە ڕەنگی ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆی کەمە زۆر زۆر بە سوودە بۆ بەرخۆر و بۆ کەسانە و ئەتوان بە هەمان شکڵ بۆ نمونە بە پۆلۆڕایز یان UV و پۆلۆڕایز بەس ڕەنگەی نەگۆڕێ بە تۆبیش بۆیان کەیان هەم دەرەجە بێ هەم شەمسیش بێ و هەڵبژاردەیەکی وەکو بەڕێزە ئاماژەی پێدا چاویلکەمان هەیە کەڤەری لەگەڵایە ئەتوانێت ئێمە لە بۆ منە لە عەدەسەی ناوە دەرەجەکەی بۆ دانین ئەو نەخۆش یان ئەو کەسی تەڵەبی کردووە کەڤەرەکە لەسەری دانێ بۆیە هەم شەمسی هەیە و هەم چاویلکەی هەیە بۆ سەرشا و هەم چاویلکەی هەیە بۆ شۆفێری شەوانیش ئەلێم و کاتێتوانێت ئەتوانێت بەردەوامی بەکاری خاڵێکی زۆر گرنگەیە پەیوەند باسی کرد کە ئێمە ئەم چاویلکەیە لای ئێوە
ئەکڕین و ئەیبینەوە بەڵێ چۆن بتوانین بەکاری بێنین یعنی زۆر کەسمانەیە هەتا ئێستا کەڤەرێکی نییە بۆ چایلکەکەی باسی کەڤەرەکە پەڕۆیەکی تایبەتی نییە کەم ئاوێنەی چایلکەکەی پێ بسڕێ ئەمە چەند گرنگە بووی چایلکەکە و کوالەتەکەی لە دەست نایەت زۆر ئەم شتە گرینگە بۆچی شکۆ ئەگەر کوالیتی ئەو پەڕۆی کە بەکارهێنی یاخود ئەو پەمپە بەکارهێنی زبر بێ بۆ نەپەڕۆکە زبر بێ وردە وردە عەدەسەکان کە ئەمڕۆ بەکارهێنین زۆربەی بۆ بە پلاسیک وردە وردە شق دروستەکە وردە وردە چینەکان و فلتەرەکان زیاتر لاچە ئەنی بۆیە چایلکەیەگە بە پەڕۆی خۆی بیسڕێ و بە شتی تایبەت بەخۆی بیسڕێ و بەشی 6 مانگکە ئەو کاتە تو بە شتێکی ئاسایی گرنگی پێ نەدەی لەوانەیە بەشی 3 مانگکە هەرچینە ناو تۆمبیلەکەمان فڕێن یاخود لە گیرفانمانەدایێت یاخود دەستی لە چێشخانەیەکی نانەخۆین دەستە چۆرەکەی پێوەین یاخود زۆر کەسەچێ بە کۆمەڵی مادەی شوان لەوانەیە ئەو شێوەی کە لەسەر ئاوێنەی چاویلکەکەی تێک بچێت جەسەر کە باسی لە پارێزگاریکردن کرد باشە بۆچی هەنێجا چاویلکەی توپی کاتێک کە ئەکرین و بەکاری ئەهێنین تووشی ڕوشانە بێت زوو ئەڕوشێت ئەبێ چۆن پارێزگاری لێ بکەین بۆ ئەوەی وای لێنێت ئەوەی کە گرینگە یەکەم کوالیتی لێنزەکەیە کە ئەیکڕیوە بۆ اختیارەکرێ پێشنیارەکرێ بۆت چکە بۆ نمونە لێنزی احتیادیمان هەیە و مجموعی لێنزی ترمان هەیە بۆ نمونە وەکو پۆلیکاربۆنات هەم وەزنیان خەفیفە و هەم تەنک و جوانتر دەرەکەون هەم چڕێکی زیاتریان هەیە بۆ شۆردنی چاویلکە شۆردنی چاویلکە بۆ منەوە دەرمانی تایبەتە دەست ناکەوێت ئەتوانی تەنها بەزایی و بەدەست بە ئیستاحەت چاوەکانی بەس نابێشتی دڕی لێ بدرێ بشۆرێ و ئەوەی سارد بێت چۆن بێت ئەبێ ئاوی احتیادی بێت ئەویش لە تێن بێ نابێت سادی مشکیلی نییە بەس گەرمی مشکیلی هەیە گەرمی زۆر مشکلی هەیە بە ئەو بەڕێزیان ئاماژیان بۆ کرد چاویلکە لە ناو سیارەکانمانە دانین حاڵەتی زۆر لە هاوینانە بە تایبەت ڕوومان تێکە چاویلکەکەی داناوە لەم سیارەکەیە بۆ منە لەسەر داژبوڵی سیارەکەیە لە ناو داژوڵی سیارەکە سێرەکەی هاتووە ئەڵێ هیچ نابینم خۆشی هەست ناکە هیچوە بەڵام کە ئێمە فەسیەکەین چاویلکەکە سیرەکەم پێگاتەکەی تێک چوو هەمووی بۆ بەشەپۆت بۆیە پارێزگاریکردن و دانانیشی زۆر گرینگە ئێمە تەنان باسمانە چاویلکە کرد بۆ وەرزە گەرمەکان ئەی بۆ کاتانەی کە بەفر ئەبارەت و وەرزی سەرما کاتە چ جۆرە چاویلکەیە باشەکە سەر شاخ و بۆ ناو بەفر هەر چاویلکەی UV و پۆلۆڕایز بەکاردێ بەڵام نەوعێتێکمان هەیە باشترین هەڵبژاردە ئەوەیە کە شینە ڕەنگەی و ئاوێنەیە ئەمەیان تیشکدانەوە زیاتر کەمەکاتەوە بینینیش ئیسراحەترەکە و ئەلەو کاتانی کە بۆن لە بەفرە بارێت ڕێژەی UV زیاتر لە چاوەدا یعنی زیاتر بەرپێستەکەی وەکو لە جەواحتیادەکان و لە وەرزەکانی تر بێگومان کۆمەڵێ چایلکەش بەپێی جۆری وەرزشەکانی چایلکەی تایبەتی شەیە بۆ ئەوان کە بتوانن بەکاری بێنن ئێمە دەستخۆشی لە تۆ پێین سپاس زۆر بەخێر بێیت زۆر ئەوەی کە بتوانین هاوڵاتیانمان زیاتر هۆشیاریان هەبێ بەرامبەر ئەوەی کە لە وەرزی گەرمایە یاخود لە کاتەکانی ترا وەکوی کە لەگەڵ کاسامانە گفتوگۆمان کرد بتوانین هەمیشە چاویلکە بەکاربێنین بۆ پارێزگاریکردن هەم لە چاومان هەم لە سەر و تیشکانی کە لە سەر و نوشەیەوەن و بشتوانین بە تایبەتی لە مەرزە گەرمایە لە وەرزی گەرمایە لە تیشکی خۆر خۆمان پارێزین